ڕۆژانە لە هەرێمی کوردستان گوێبیسی ڕووداوەکانی کوشتن یان ڕفاندنی هاوڵاتیان دەبین. هەرجارە و تراژیدیایەک لە گۆشەیەکی ئەم هەرێمە وێرانەیە بەرۆکمان دەکرێت. باندەکانی تاڵانکاری و تاوانکاری لە شار و شارۆچکەکانی کوردستان ژمارە و ناوبانگیان لە زیادبووندایە. لە ماوەی ڕابردوودا گروپی تاوانکاری دەستگیر کراون، دزی و ڕاوڕووتیان کردووە، بۆڕی نەوتیان کون تێکردووە و نەوتیان دزیوە. بە ناوی دەستگامنیەکانەوە زاڵگەیان داناوە و باج و سەرانەیان لە خەڵکی وەرگرتووە. بۆیە گرنگە بپرسین کێن ئەم گروپانە، کێن پشتیوانیان لێ دەکا، سەر بە کەم حیزب و دەستگا و دەستەن. هەروەها پاش دەستگیرکردنی یەکێک لەم گروپە مافیە ئاسانە بۆچی جارێک نەدرانە دەستگاکانی ڕاگەاندن و سزای تون بدرێن بۆ ئەوەی بۆ خەڵکی تر ببنە دەرس و عیبرەت و کەس جارێکی تر بیر لەو جۆرە کارانە نەکاتەوە. ئەگەر جارێک گەنجێکی ئەهلی مزگەوت بکەوێتە ژێر کاریگەری گروپێکی پەڕگیر و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بابەتێکی بڵاو کردەوە، بە یاسای دژە تیرۆر دەستگیر دەکرێ و بەخۆیەوە ناوەستن خزم و کەس و کاریشی ڕاپێکی زیندان دەکەن و پاشەوەی لە ژێر ئەشکەنجەدا هەندێک شتی بە ناچاری پێدەڵێن و دان پێدانانەکەی لە میدیاکان بڵاو دەکرێتەوە، وەگەوەی ئەبوبەکر بەغدادی دەستگیر کرابێ. گومانی تێدانیە هیچ کەسێک ناتوانێت بەبێ پشتیوانی و پشگیری کاربەدەستان کاری ڕاوڕوت و پەلاماردان و ڕێگری بکات. ئەوانەی ئەو جۆرە کارانە دەکەن یان سەر بە دەستگامنیەکانن یان خەڵکانێکن لەو دەستگایانەوە پشتیوانیان لێ دەکەن. ئەو کاتەی هێزە ئۆپۆزیسیۆنەکان داوا دەکەن بۆ ئەوەی هێزە سەربازی و ئەمنیەکان سەر بە حیزب و شەخسەکان نەبن و دەستگای نیشتیمانی بن، بۆ ئەوەیە بە ناوی ئەو دەستگایانەوە لە پەنای ئەواندا کوشتن و ڕاوڕوود ئەنجام نەدرێت. بە ڕۆژی نیوەڕۆ نەڕۆنە سەر خەڵکی بازرگان و کاسبکار و ڕووتیان بکەنەوە و سەرانەیان لێ بستێنن. بێگومان یاسای سزادانی عێراقی هەیە کە یاسایەکی زۆر توندە بۆ ئەو کەسانەی لە چوارچێوەی هێزە سەربازی و ئەمنیەکاندا کار دەکەن و بە شێوەیەک لە شێوەکان سەرپێچی دەکەن. بەڵام بۆ ئەوانەی تاوان ئەنجام دەدەن و لە ڕیزی هێزە سەربازیەکان و ئەمنیەکاندان جارێ نەمان بینی ئاشکرا بکرێن و لە دادگاکان سزا بدرێن. جگەی خۆیەتی گلەی و ڕەخنەکان ئاڕاستەی دەستەی مافی مرۆڤ و داواکاری گشتی بکرێن بۆ لەم جۆرە بەرەڵای و کوشتن و بڕین و تاڵانکردانە بێدەنگن و هیچ جۆرە هەڵوێستێکی ئەوتۆیان نەنواندووە کە خزمەت بە چارەسەری کێشە و تاوان و ڕووداوەکان بکات.